والله ئەزیانمان لە تەوری دومدا لە کەڵتان بەردەوام دەبین باز لە بابەتێکی گرنگ دەکەین کە لە کاتی دەرچوونەکانماندا خۆت گشت و سێرانەکاندا لەوانەیە زۆر جار ڕوبەڕووی حاڵەتی لە ناکاو بووینەوە چ لە کەوتنە یاخود لەوەی کە کەسێک تووشی بێهۆش بوونیان کۆما دەبێت یان لەوەی کەسێکە پێوەی ئەدایان دوو پشک پێوەی ئەدا یان هەر بابەتێکی دیکەیان زۆر جار بینیمانە کە مناڵەکان لیان تێک چووە دەبینەوتەکان خواردوێتەوە بزەبیان شتێک لە خواردنێک لە قورگیان دەگیرەیان هەر بابەتێکی دیکە کە پێویستە هەر تاکێک زانیاری هەبێت لەسەر ئەوەی کە چۆن لە کاتی ئەم ڕووداوانەدا مامەڵە بکات و هەڵسکەوت کا بۆی گیانی ئەو کەسەی دیکە ڕزگار بکات و فریاگوزاری سەرەتایی یەکێک لەو بابەتانەی کە پێویستە هەر تاکێک لە ئێمە زانیاری هەبێت و بزانێت ئەو ڕووداوانەی کە هێنە بەردەمی چۆن بە فریاگوزاری سەرەتایی چارەسەری بکات یعنی یەک لەحزەیە ئەگەر بێت و تۆ لەو لەحزە جاری وایە فرای ئەو کەسە نەکەی ڕەنگە ئەو کەسە ژیانی لەدەست بە بۆ ئەم بابەتە زۆر گرنگە و پەیوەندی بە ژیانی مرۆڤەوە هەیە پێویستی شەکە هەر کەسێکمان پڕێک زانیاریمان لێ هەبێ بۆی مامەڵە بکەین لەگەڵ ئەو ڕووداوانە بەڵێ بزەبێت فریاگوزاری سەرەتایی کە لە بابەتانەی کە پێویستە هەر تاکێک ئەگەر لە بەشێکی پزیشکیش نەبێت کەسێکی ئاسایی بێت دەکرێت خولێک وەربگرێت بۆ ئەوی زانیاری سەرەتایی هەبێت لەسەر ئەو فریاگوزارە سەرەتانەی کە چۆن ئەنجام دەدرێت کە زۆر جار بینیمانە لە یاریگاکاندا لە کاتی تۆپی پێدا کە بابەتێک زۆر بڵاوە لە ناو یاریگاکاندا ئەویش قودانەوەی زمانە کە لەو کاتەدا دەکرێت یاریزانەکان فریای ئەو کەسە بکەون و لە مردن ڕزگاری بکەن کە چەند چرکێکی کەمی پێویستە بۆی کە ژیانی ئەو کەسە ڕزگار بکرێت یاخود ئەو کەسە بمرێت و گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە و زانیاری ورتر لەسەر ئەم بابەتە دەخینە ڕوو بە میوانداری حکمت حەمەڕەحیم سەرۆکی پەرستەرانی فریاگوزاری 122 کە لە سۆدەوە لەگەڵماندا کە حکمت با سەرتا بزانین ئایا فریاگوزاری سەرەتایی چییە و دەکرێت فریاگوزاری بە هەر تاکێک ئەنجام بدرێت؟ سپاس بۆ کەناڵی پێیان بەڕاستی ئەم بەرنامانە گرنگن زۆریش گرنگن چونکە پەیوەندی ڕاستەوە خۆی بە ژیانی خەڵکەوە هەیە ئێستش لەوانەیە زۆربەی خەڵک نزانێت 122 چێ نزانێت فریاگوزاری چیە ئەم بەرنامانەوە ئەکەن کە زیاتر خەڵک ئاشنا بێ پێیان فریاگوزاری سەرەتایی ئەوەیە تۆ پێشکەشی ئەو بەرکەوتوی ئەەکەی بە شەرتێک نەزەرەر بە نەخۆشەکە بگەێنی نەزەرەر بە خۆ بگەێنی نە بەزەرەر بە چواردۆرەکە بگەێنی شتێکی خێرای بۆکەی تا یارمەتی تەندروستی ئەگاتە تۆ بۆی لە مردن ڕزگاریکەی یەکەم بۆ ئەوەی زیاتر حاڵەتەکەی خراپتر نەبێت بۆی ئازاری کەم بکەیتەوە هەدەفی فریاگوزاری ئەمەیە نەیەڵی بمرێ و نەیەڵی خراپتر بێ و ئازاری کەم بکەیتەوە تا یارمەتی پزیشکی ئەگات بە تۆ باشە لەم ماوەدا کە ئیسەرها گەشت و سەیران هەیە ئێوە هیچ لۆدێکتان لەسەر دووە یان هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕوویاوە؟ بەڵێ دیارە لۆدێکی زۆرمان لەسەر بوو ئێمە لەسەر ڕاستپاردەی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی تیمێکی زۆرمان دروست کرد هەمووی لە ئینزارا بوون لە قەراخ و لە ناو شار و لە دووکان و لە ماوەت و لە هەموو لە مەڵبەندە تەندروستیەکانەوە هەرچی ئەمبوڵانسمان بوو لە ئینزارا بوو و لۆدێکی زۆرمان لەسەر بوو و برینارێکی زۆریشمان نقلی نەخۆشخانەکانی شار کرد. کاک حەمەد ئەو حاڵەتانەی کە دەکرێت فریاگوزاری سەرەتایی بۆ ئەنجام بدرێت و ڕاستەخۆ کەسەکە چارەسەر بکرێت حاڵەتەکان چین کە ڕوبەڕووی خەڵک دەبێتەوە بەتایبەت لە کاتی دەرچوون و گەشتەکاندا ئەگەر فریاگوزاری سەرەتایی لە شارە پێویست بێت لە سەیرانە زۆر پێویستترەکە بیزانی چونکە تۆ دووریت لە هەموو شوێنەکەەوە دوورێت لە ئەمبوڵانسەوە بۆیە زۆر پێویستە ئەو شتانی کە لە سەیرانە ئێمە تیم بووین لەم جەژنانەیە کە دەرچوین شتی زۆری تیاو یەکێ لەوانە حادسەی سیارەمان زۆر بوو ماتۆڕ زۆر بوو نۆت خواردنەوە هەبوو بەرزبوونەوەی فشاری خوێن هەبوو بەرزبوونەوەی شەکرە هەبوو کەوتن هەبوو شەڕە چەقۆ هەبوو ئەم بابەتانە هەمووی هەبوون و هەمووشی پێویستی بە فریاگوزاری سەرەتایی هەبوو کاتێک هەرێکی لە ئێمە فریاگوزاری سەرەتایی بۆ بە حاڵەتانە ئەنجام بەڵێ ئەم شتانە هەموو شتێک لە سەیران نەڕۆیە چونکە تۆ ئەچیتە دەرەوە باشە کاتێک کەسێک تووشی حاڵەتێکێتەوە جا بابەتەکە زۆر قۆڵە بۆ نە پێوەدانمان هەیە بۆ نمونە وەکو باسمان کردنەوە چوو ئەو حاڵەتەن تەندروستی کە کەسێک بۆ نە بارودۆخی تێکەچێت یەکەم شت کێمە بیکەین کەسێکە بینین بەم شێوازەیە ئەبێ چی بکەین یان ئەو تا بێ حاڵەتەکان جیاکەینەوە ئەنجا خۆی یەکەم شت ئەوەی ئەمە بێ نەیەڵێن ڕووبا چونکە من کاتێکە چمە ناو بازار شتێکی خراپە کڕمەوە خۆم بڕیارە ماوە شتە خراپە بەکاربێن سەیرانیش بڕیارە تۆ چۆن خۆ ئامادە ئەەکەی خواردن حازرەکەی شتیتر حازرەکەی ئەبێت پێداویستی پزیشکی هەنێک حازرکەی ئەمە یەک دوو بڕیاردان لەو شوێنە ئایا من بۆ کوێ ئەچم ئەبێ بچم بۆ شوێنێک نزیکی ئاو نەبێ نزیکی حەقلی ئەلغام نەبێ نزیکی شاق نەبێ نزیکی جادێ ڕئیسی نەبێ بۆ ئەوەی من توش نەبم
بڕیادان ئەوەی کە من نەوت بزانم چۆن بەکاری ئەهێنم ئەبێت بڕیادان ئایا من چ ڕۆژێک ئەچم بۆ سەیران لە ڕۆژێکی قەرەباڵغا ناچم بۆی کێشەم بۆ دروستنێ بڕیادان ئەو شوێنەی کە ئەچم بۆ سەیران نەچمە قەرەباڵغیەوە تووشی شەڕ و شەڕەچەقۆیەک و شتێک بن ئەمە یەکەم سەلامەتیە تۆ ئەبێ ئەم شتانە لەبەر چاو بێ بڕیادان ئەوەی کە ئەچم بۆ سەیران شتە تەندروستیەکان بەرم نەخۆشێکم پێ فشاری خوێنی هەیە بە دەرمانەکانی بەرم نەخۆشێکم پێ شەکرە هەیە دەرمانەکانی بەرم هەنێ لە فاف هەنێ باندج هەنێ گۆس بەرم لەگەڵ خۆما کە ئەچم ئەبێ ئەمانەمان پێ بێ کە ئەچین بۆ سەیران باشە ئەو پێداویستانە ئەگەر لەلات هەبێت پێ پیشانمان بدەیت زۆر ئاسانە لە کاتی دەرچوونەکانە پێمان بێت ئەتوانین هەنێ باندجمان پێ بێ زۆر پێویستە هەنێ قوماشی پاکمان پێ بێ زۆر پێویستە گۆزمان پێویست بێ پلاستەرمان پێ بێ دەستکەشمان پێ بێ بۆ پارێزگاری خۆم بۆ ئەوەی تووشی نەخۆشی بەرکەوتم لەگەڵ خوێنە هەیە مەقەستێکم پێ بێ بۆ برین ئەمە ئێستا پەڵزۆگزمیتەر ئەوەی لێدانی دڵە بە بۆنێ کۆرۆناوە زۆربەی ماڵەکان کڕیمان و هەمانە پێمان بێ باشە بۆی بزانین ئایا نەخۆشە دڵی لێ دڵی لێ نایە پارچە قوماشم پاکم پێ بێ بۆ بەستنی ئەگەر دەستی شکابێ ئەگەر زۆربەی ئەو کەسانی کە فشاری خوێنانێن من جیهازی زەختەکە بەرم چونکە ئەو نەخۆشانە خۆ دەزانی کە ڕۆن دەرەوە زۆرە خۆن چوری زۆرە خۆن دوایەوە چەرەزە خۆن چەرەسەکەش هەر سوێرە زۆربیان فشاری خوێنان بەرزەبێتەوە بۆیە پێویستە هەنە پێداویستیمان پێ بە پێی زانینی خۆمان چەند شتوانین بەکاربێنی لە جانتاکە ئەو نەشت بەری لەگەڵ خۆمانە باش کاک حکمت هەنێک کەس هەیە لە کاتی دەرچوونەکانە حساسەتی هەیە بۆ حاڵەتێک کە کەسێک حساسەتی پێستی هەبێت یان حساسەتی لوت و قورکی هەبێت چ بابەتێک پێویستە بەرێت لەگەڵ خۆیان بەکاری بهێنێت بۆ حساسیت ئەو کەسە خۆی ئەزانە یانە ئەبێ نزیکی گوڵگوڵزار نەکەوێت ئەبێ هەبێکی حساسیەتی پێ بێ کە خۆی ئەزانە هەیەتی حەبی ئەلەرمینە حەبی لۆرتینە مەڵهەمێکە بەکاری بێنە کرێمەکە ئەو شتانە بەکەوهی حساسیەتە بەڵام ئەو شتانەی کە ڕوو ئێمە ژیان ڕزگارەکەین لەوانەیە بۆنێک بە پژمەیەک هیچی لێ نەیە بەڵام ئەگە کارەساتێکی گەورەی لێ بخۆمە بە فریاگوزاری بۆ ئەو شتە بکەین زیاتر باش با بێنە سەر بەکردداری فریاگوزارەکان ئەنجام بدەین یەکێک لە بابەتانەی کە لەوانەیە زۆر تووشی ئێوە ئەبێتەوە چ بابەتێکە و پێویستە چی بکرێت لە کاتێکدا کە ئەم حاڵەتە ڕوو ئەدات لەگەڵ کەس خۆی هەموو فریاگوزار هەموو نەخۆشێک تۆ ئەبێ لە پێشە هەڵسەنگاندنی بۆ بکەی ئەو کەسە باش ئەتر ئایا هەرچی گەیە ئایا سارە لێیاوە ئایا نەوتی خواردووە ئایا بوراوەتەوە ئایا لە ئاوێک دەریان هێناوە ئایا سوتاوە پێش هەموو شتێک تۆ بێ بزانیت هەڵی سنگێنی ئەم نەخۆشە دەرەجەی مەترسیەکەی چۆنە چۆن هەڵی سنگێنی ئەمە گرنگە یەکەم شت من ئەبێ سەلامەتی خۆم بپارێزم نەچمە ناو ئاوەکەەوە دەری بێنم من خۆم مەلە نازانم نەچمە ناو حەقلی ئەلغامەکەەوە دەری بێنم من شارەزانیم لەو شوێنە نەچمە ژوورەوە دەری بێنم کە دووکەڵە و خۆشم بخنکەم ئەبێ یەکەم هەموو ڕووداوکە بە عاتفی بیر نەکەمەوە ئەبێ بە عەقڵ بیرکەمەوە بزانم ئایا ئەو شوێنە مەترسی نییە ئەگەر مەترسی نەبوو لەسەر جادەیە ناکرە سارەیەکی ژێت لەو ئەیە کە زانیم سەلامەتە سەلامەتی خۆم و سەلامەتی وانی لە دەوروبەرین سەلامەتی نەخۆشەکە ئەنجا لێ نزیگەمەوە یەکەم شت کە لێ نزیگەبمەوە ئەگەر نەخۆشەکە قسە بکات ئەمە یعنی باشە حاڵەتی کە قسە ئەکات یعنی هەناسایە پرسیاری لێ ئەەکەم بڵێم ئەڵێم کوێ دێشێ چیتە لەوانێ خۆی حاڵەتەکەم بۆ باسکە ئەمە گەر قسە بکە زۆر باشە زۆر ترسی ناوێت چونکە کەواتە هۆشی هەیە کەواتە هەناسایە و کەواتە دڵی لێە ئەگەر وەڵامی نایە بە بانکردن عەزیەتی ئەم تۆزێ پیاە کێشم تۆزێ چڕنوقێ لە گوێی ئەگرم بزانم ئایا بۆ ئازار وەڵامی هەیە چکە لەوانەیە خەوت بێ کە من بانگیەکەم ئەگەر بۆ ئازاریش وەڵامی نایەوە یعنی چی؟ یعنی بێهۆشە چی بکە من خێرا ئەگەر بمباخێ لە ملیایەتی جامانە لە ملیایەتی تۆزە ئیکەمەوە جا بزانم ئایا هەناسە ئەیە دڵی لێ ئەیە یا هەر بوراوتە هەیە بوراوتە و دڵی لێیە زەختی لەوانێ دابەزی بێ لەوانێ شەکرێ بێ بەس ئێستا من ئەمە بزانم ئایا دڵی لێ ئەیە هەناسەی لا چیەکەم کە هۆشی نەبوو یعنی تۆ احتیمالی هەیە زمان قووت بە چونکە کە هۆش نییە هەرچی ماسوولکەیە خاوە بێتەوە زمانیش ماسوولکەیە خاوە بێتەوە زۆر بە ئاسانی توانم بۆڕی هەوای بکەمەوە ئەو زمان قودانە نەجاتی بێ دوو پەنجە لێرە دەسم لێرە سەریە بم بۆ دواوە بەمە نەجاتی ئەبێ ئەنجا چی ئەەکەم گوێ ئەگرم و سەیری سنگی ئەەکەم بزانم بەرزە بێتەوە و دوو پەنجەشم ئەخەمە ئێرە لامل ئێرە یان ئێرە چونکە زەحمەتە لە بورانەوەیە من لە دەستیا هەز بەهین بکەم لەدانی دڵ ئەوەی لە فلیمەکان ئاکرێت غەڵەتێکە ئەکرێت چونکە خوێن کەم بۆتەوە خوێن ناڕوا بۆ پەلەکان لێدانی دڵ ئەو خوێنەی کە جسم خواوە دروست کردووەڵە باو خوێنە بڕوا بۆ مێشک بۆ گورچیلە بۆ دڵ
بۆیە بێ لە لاملا لە بەرزایەکەوە 2 بینە خوارەوە هەمومان خۆمان ئەم تەمرینە بکەین لە ماڵەوە ئەمە باشترین شوێنە دەزەخەمە ئێرە گوێ ئەگرم ئەگەر هەناسە با گەرمی ئایا لە دەموچاوم سەیری سنگی یەکەم بزانم ئایا بەرزە بێتەوە گوێژ ئەگرم بە هەر سێکیان هەست ئەەکەم سیرەکەم گوێ تا ئەژمێرم لە دڵی خۆمان تا ئەژمێرم ئەگەر تا نەبوو کەواتە دڵی لێ نایە هەناسەشی نییە تایرە ئەگەر ئەمە نەبوو دەزەکەین بە بژانەوەی دڵ و سیەکان بۆ هەموو حاڵەتێک کە ڕوودا بۆ هەموو حاڵەتێک یەکسەر چیەکەین ئێمە دەزەکەین بە شێلانی دڵ سنگی نەخۆشەکە ئەەکەینەوە دەستمان لە ناوەڕاستی سنگی دانی من ئەمە ئۆکسیجن بڕوا بۆ مێشکی خێرا تەلەفۆنەکەم بۆ 122 بۆی هەتاتە ئەوی بۆکەی ئام بۆی تا من ئەمە ئەەکەم تەواوکە هۆشی نەبووە بێت تەلەفۆنکەم بۆ 122 داوا بکەم 122 زۆر زەرورە خەڵک فێر بێ ئەم ژمارەیە لەبەر کات تەلەفۆنکە تا ئێستش خەڵک متەرەددە زۆر جار تەلەفۆنەکە با بزانێ هیچ کێشەیەکی قانونی بۆ دروست نابێت یعنی ئەوە 11 ساڵە خەڵک تەلەفۆنەکە تا ئێستا کەس بانگ نەکراوە بڵێن زەحمەتە بە ئەم کابرای فیشێکی نا بەمەوە تۆ تەلەفۆنەکرد بۆ زعاف چی بینی هیچ کێشەیەکی یاسایی بۆ دروست نابێت دووەم ئێمە هەر ئەڕۆین یعنی مستەحیلە داوای ئزعاف بکەی یەت بەستر لەوانێت ئزدحامی ڕێگە بێ تاخیر بەگینا ئێمە هەر ئەڕۆین بە تاکید ئێمە ئەڕۆین چکە دائما خەفەر هەیە 24 ساعاتە ژووری کۆنتڕۆڵ بەیەکێ گەڵێم یا خۆم تەلەفۆنەکەم بێزار چاوەڕێی وەڵامدانەوە مەکە خێرابی خەسەر سپیکەر و قسە بکەوتۆ دەست پێ بکە دەستم لە ناوەڕاستی سنگی دانێم ئەمانەمە بێ ڕێک بێ ئەمە چی یەکەم بەدڵی والێکم کە سوڕی خوێن من ئەمەوە بەردەوام بێ سی شێلان زۆر بە قوڵی و بە قووەت لە ناوەڕاستی سنگیا دەست دانێ ئەگە کاردانەشی هەبوو تۆ هەرە بێت تاستیەکە بەردەوام بی 5 جار ئەماکەم یعنی 5 جار سی ئەەکەم سی کرد اینجا چی ئەەکەم من ئەمێ ئەم خوێنی کارڕوا بۆ لەشی ئۆکسجینیشی تیاابێ لوتی ئەگرم و دەست پێەکەمەوە سی بە دوو 5 جار ئەماکەم و دیسان چێکی ئەەکەمەوە بزانم هەناسەی هەیە لێدانی دڵی هەیە ئەگەر نییە دیسان دەست پێ ئەەکەمەوە دیسان تاکە ئەمە بەردەوام بی حتا یان نەخۆشەکە هۆشیێتەوە یان یارمەتی ئەگات ئەمبوڵانسەکە ئەگات ئەوان شتی پێشکەوتورپێن یان خۆشەکەتە بیتە ناتوانانی لەمە زیاتر وا بزانە کەسێکی خزمی کەسێکی نزیکی خۆتەوە ئەتەوێت هەرچۆنە بێت ڕزگاری بکەی لەم بردن باشە کار حکمت تەنها دەکرێت بژانەوەی دڵ بەکار بهێنرێ بەبێ ئەوەی کە هەناسەی پێ بدرێت ئەگەر نەخۆشێک عادەتەن وەکو تەجروبە ئاخر شت کە لە ئیژەکەوێت دڵە زۆر جار لەوانەیەکێک لە ئاو دەربێنیتەوە 3 مەرحەلەی هەیە ئەوە لەوانەیە کە دەری بێنیتەوە هێشتا نەخنکا بە بەیەکجاری بەس بێهۆش بوو بێ ئۆکسیژنی کەم بۆ ڕۆشتووە لێدانی دڵی و هەناسەی هەبێ زۆر جار لەوانەیە ئەمەنە قڕولیتە چوەتە دەمیەوە هێشتا دڵی لێ ئەیە بەڵام هەناسەینە تۆ پاکیەکەی تۆ هەناسەی لەوانەیە دڵیشی و هەناسەشی نەبێ هەموو نەخۆشێک کێشە ئەوەیە لە فریاگوزاریە دوو برینار لە یەک ناچن دوو کەس لێک ناچن هەر کەسی استجابەی جسمی مەناعی جسمی قووەتی جسمی ئەو خوێنەی لێی ڕۆشتووە شوێنی پێوەدانەکە شوێنی فیشەکەکە هەمووی فەرقەکە باشە بۆ کاتی پێوەدان پێویستە چی بکرێت وەکو ئەبێت ماریا دوو ئەو شوێنە ئێمە کاتەکەمان با بە کورتی باسیکەین یەکەم مار 3400 جۆر مار هەیە تقریبا 300 جۆری مار ژەهراویە ئەم 300 پێوە بعد شەر نییە هەموو جارە ژەهرەکەشی تێکرد بێ ئەنجا خەڵک لە مار زۆر ترسە پێوەدانی مار یەکسان نییە بە مردن بۆ یەکێک لەوانە ترس دای ئەگرێ کە مارەکە پێوە یاوە ترس وای لێ ئەکا کە سوڕی خوێنی سەریعتر بێ سوڕی خوێنی سەریعتر بێ بە ژەهرەکە باشتر بڵاو بێتەوە بۆیە یەکێک کە مار پێوە جارە چۆن بزانی مارە زۆر جار سەیری شوێنەکەکەین سەیرەکەی دووکنا باشە ئەمە مار پێوە یاوە یەکەم شت هێوریەکەینەوە مەترسە مار پێوەیایی بەڵێ مەترسە هیچ نییە شەرنیە مارە ژەهراوی بێ هیچ نییە و شکر وەزع باشە ئەم قسانی بۆەکەی جارە مارەکەی پێوە ئەگەر زوو پێزانی زۆر باشە ئەگەر هۆشی نەبوو هەناسەی نەبوو تۆ دەزەکەی بچی بژانەوەی دڵوسیەکان ئەوە گرنگترە واز دەمێنی ئەگەر هۆشی هەبوو ئازاری هەیە لێ مار پێوە یاوم یەکەم نەخۆشەکە لە ناو گژوگیاکەیە دەربێنە بۆی بە تۆشەوە نایات
خۆ مەشغوڵ مەکە بە کوشتنی مارەکەەوە ئەو واسی لێ بێنە با بڕوە تۆ ئێستا نەخۆشەکە لا گرنگە یەکەم شت هەوڵێن شوێنی پێوەدانەکە بە ئاو سابوون بە بیشوین ئەوە یەکەم هێوریەکەینەوە مەترسە دووەم بە ئاو سابوون بیشوین ئەو سابوون لا نەبوو هەرچیەک بوو یعنی ئەگەر ئاو هەر دەزەکەوێت ئەو بێنە بیشۆش ئەگەر هیچیش دەست نەکۆ تاوتە چی بکەین چی بکەین دوای ئەوە دووشە دەیە نایکەین یەکەم نایبڕین چونکە خۆی یعنی جاری وا هەیە کابران مارەکە تەسیری تێ نەکردو بەس کە بڕیویانە 2 مانگ ئەبێتە داوی کرێ قاچەکەی ئەو هەڵمژینە باش نیە چونکە کە من هەڵی ئەمژم زەختێک دروست دەکەم دیسان زەختەکە کە لاچە دیسان ژەهرەکە باشتر ژەهرەکە بڵاوێتەوە بە هیچ شێوەیەک برین نەماوە خراپە و ناکرێت دووەم لە سەروی پەلەکەەوە بەتون نایبەستین چونکە ئەمە کۆندامی لیمفە ژەهرە غواستەوەی خوێن نییە تۆ کە ئیبەستی خوێن ناڕوا بۆ ئەمە ئاوسان دروزە بێ مارەکە پێوایەتۆ لەوان دوای ئەم قاچە بی بە سەبەبێک کە ببڕێتەوە ئەم دوو غەڵەتە ناکەین لە مارە و هیچیشی پێمەیەن ئەوەی بەنێ و ئەمەی بەنێەوە بێنێ ئەمە یەک هێوریەکەینەوە شوێنی پێوەدانەکە ئەشوین بە شتێکی پاک گۆزێک ئەخەینە سەری و ئەی بەستین بەستنێکی بە قۆدنا من هەوڵ نایم یانێ بەڵێ ئەگەر لە نوکی پێوەیە بیبەسین تا ئێرە بۆی سووری خوێن خاوکەینەوە نامانەوە سووری خوێن بوەستێ ئەمانە سووری خوێن بەڵام بەس بەر لاوازی لێرەوە لە نوکی پێوە دەست ئەبێ پەنجەکانی دیار بێ بۆ پەنجەکانی دیار بێ ئەبێ ڕەنگی پەنجەی ئەم قاچەی ئەو قاچەی یەک ڕنگ بێت چونکە من تون بیبەسم ڕەنگیتر خوێن ناچێت لێرەوە دەست دەکەم بەبەستن تا شوێنی مارەکە تا سەیری سەرەوە ئەیبەستن ئەمە نایب بە نەخۆشەکە لە مەڵم بانجەکە تون نییە ئەگەوتی تونەش ئەبێ شلیکەم نابێ بەتونی ببەسی بە هیچ شێوەیەک ئەجا ئەیبەستم تا سەری سەرەوە تا بنڕانی با بڕوە بە زۆر بەتونی نایبەسن بە شلیش نایبە من ئەمە سووری خوێن تۆزە خاو بێتەوە لێرە بەم جۆرە دوای ئەمە حتا نەجوڵێ باشترە کە نەقلی ئەەکەم ناچمە ژێرباڵی ئەڵم بڵم خۆشەوەرە نەجوڵێ من ئەمە تەلەفۆنم کردو بۆ ئەمبولانس ئەگە شوێنەکەم زۆر دوورە ئەتوانم خۆم بیخەمە سارەیەکەوە ئەمبولانسەکەش بێت بەرەو پیریم لە شوێنەکە بەیەک بگەین زۆر باشە ئەگەر نزیکە چاوەڕێکە تا ئەمبولانسەکە بێ لەگەڵ ئەمەشاوێ منەر هاگام لە چی بێ نەخۆشەکە بێ زوو قسەی لەگەڵ بکەم زانم ئایا بێهۆش نییە چونکە لەگەڵ بێهۆش بووە بێ ئەگا لە بۆڕی هەوای بێ احتیمال لە بڕشێتەوە و بیخنکێنێ هەموو نەخۆشێک کە چوویتە سەریزانەی بێهۆشە بیخە بەلایە بۆ ئەوەی ئەگەر ڕشایە و ئەگەر خوێنی هێنایەوە نەیخنکێنێ نایجوڵێنین شتی سارد ناخێنە سەر مار بۆ دوو پشک باشە سەهۆڵی بخێنە سەر بەس مار ناچونکە مار ئەو شان و ماسوولکانە تێگەیە تۆش سەهۆڵەکەی خەیتە سەر خوێن زیاتر ئەمەیەت ئەو ناو زۆر خراپە لەبەرەوە سەهۆڵ بۆ مار بەکار نایە باشە هەنێ کەسێ لەوانێ بڵە پاراستۆڵیان هەر ئازارشکێنێکی تر بخوات ئەو گونجاوە لەو کاتێ خۆی لە کاتی ئازارە ئەم نەخۆش برینار بەناودەم هیچی نەی تێ باشە چونکە احتیمال بیبن بۆ نەخۆشخانە عملیاتی بکەن بڕشێتەوە هەرچێکی خواردبێ خراپە کێشە دروستەکە بۆەوە ئەو دەرمانانی زۆربەی لە کاتی فریاگوزاریە ئەدرێت زۆربەی بە دەمارە درێن ئەبێ بە لە ڕێگەی کانولاو دەرمان باشە باسێک لە پێودانی دوو پشکیش بکەین بە کورتی ئەو چۆنە دوو پشکیش تقریبا علاجەکەی هەروەکو ئەم وایە بە شێوازی برینەکەشی جیاوازە شێوازی دوو پشک مار زۆربەی کاتت بە ڕۆژ پێوەدایە یعنی بە ڕۆژێتە دەرەوە دوو پشک بە عەکسەوەیە بە شەویەتە دەرەوە ما قەت هجوم ناکاتە سەرە ئێلانە یا قاچی پیانەی یا هەوڵەیە بیکوژی یعنی چونکە مرۆڤ خواردنی مار نییە دوو پشکیش ئێلانە پێی نازانی بە شەویەتە دەر زۆربەی کات بە ڕۆژ یا ئەچێتە ناو پێڵاوە یا ئەچێتە ژێر بەتانیەوە یا ئەچێتە ناو کونی دیوار ئەچێتە شوێنێکی تاریکەوە یان بە درەختێکەوەیە ئەبێت تۆ دائما کە ئەچی بۆ ناو باخ پێڵاوکە بتەکێنی بەتانی بتەکێنی دەزەی لە هەر شوێنە لایەتی لێ قاجەنەی هەر شوێنەکە قاژدانی لایەت لێ بە خۆ پارێزی دوو پشکیش تقریبا عینەن شتە چارەسەرەکەی هەر بەم جۆرەیە تا نەجوڵێ بیخەیتە ناوم بۆ داوای 122کەی سەهۆڵ ئەتوانی بۆ دوو پشک بەکاربێنی باشە جاروان نازانی ئەمە دوو پشکە پێویایە ینی هیچ شتێکی بیناسیتەوە ئەمان دوو پشکە مارەکە تا حدێک گەسەکەم دیارترە بەڵێ دوو پشک هاتن جسم ئینسان سەریعە لەگەڵ پێوە یا تۆ سەیرەگەی ئەو شوێنە ئازاری زۆر زۆرە دوو پشک ئازاری زیاترە لە مار
ئازارێکی زۆر خێرا پێزانین سێرێکە یا دوو پشکەکە بینی ئاڵی شتێک پێوە یاوە دیارە ئەو شوێنە سوورە بێتەوە ئەخورێ ئاوسێ ئەمانە هەموو دروست دەکات بەڵام گرنگترین شتەوەیە لەمانەیە ئێمە بە تایبەتی بۆ مناڵ کێشەیە دوو پشک ئەبێ ئاگامان لە بۆڕی هەوا بێت چونکە زۆر جار ئاو لە سنگیا کۆ بێتەوە کەف دەرئەیە دەبێ وانێک ئاگامان لە بۆڕی هەوای بێت دانەخرێت پەیوەندی بە 122 بکەین تعلیمات وەربگرین چی بکەین و چی نەکەین تا گەینە ئەو شوێنە زۆر بابەتی تر هەیە کە باسی بکەین بەڵام کاتەکە دەفەت نایە 122 کاتێک تەلەفۆنی بۆ دەکەیت و ئەگەر کەسێک شارەزای فراگوزاری سەرچایی نەبێت ئێوە ڕێنمایی ئەدەنێ لەو ئێمە ڕێنمایی ئەدەینێ بەڵێ داوای ڕێنمایی کار ڕێنماییەیەنە هەمانەوەی کە لە ژووری کۆنتترۆل هەر خۆی لە سلکە سەحەیە ئەگە هەشمانە بێت بە تەلەفۆن ڕەتی ئەکا بە ئێمەوە یان یەکێک لە کارمەندەکان چکە لەوێ ژوورەکانمان نزیکە داواکە چێتە ژوورەکەەوە لەوێ بە ڕێنمایی قسەی لەگەڵاکە نەوتیش زەرور بوو زۆر بەکار بەڵام ترەوە کاتتان نییە ئەگەر بە کورتی نەوت یەکەم ناوێ بکەینە دەبەوە لە سەیرانە دوم زۆر جار گەورە مناڵ لەوانەیە هەر بیخوا لەگەڵ نەوتی خوار یەکەم شت ئەوەیە نابێ بڕشێتەوە نابێ پەنجە بکەین بە قوڕگیا چونکە لەگەر ڕشایەوە ترە بێ داخلی نەخۆشخانە بکرێت تا هەوڵ بین نەڕشێتەوە و هیچی مێرێ چونکە گەدە بە قووەتە تۆزە دیوارەکەی یعنی بەرگەی شتەگرێ بەڵام سوورێن چک ناسکە کە لێرەوە ڕۆشتووە سووتانیەتی لەو سەریشەوەیەتەوە ئەوەی ترەی سووتێنێ و ئاوسان دروزەکە و ئەگەر چەند قەترەیەکیش بچێتە بۆڕی هەواوە تووشی قەسەباتی ئەکا یەکەم شت دەبێ نابێ بڕشێتەوە دووەم جلەکانی لابە چونکە ئەم بۆ نەش کێشە دروزەکە بۆ هەناسەی جلەکانی هەمووی لابە ئەوە زۆر گرنگە ئەنجا بەرەو نەخۆشخانە بیبە دا 122 ئەنجا ئەگەر لە شوێنێکی دووری شابووی ئەبێ مراقبەی هەناسەی بکەی ئەگەر تەنگە نەفەس بوو ئەگەر کۆکە دەستی پێکەرە بێ زۆر بەپەلە بیگەینتە نەخۆشخانە هیچی نەیتێ باش هیچی نەیتێ بەس دەموچاو و ئەمانەی پشە بۆی بوونی ئەو نەوتە بڕوە زۆر سپاس بۆ بەڕێز حکمت هەموڕەحیم سەرۆکی پەرستارانی فریاگزاری 122 طبعا ئێمە دەستخۆشمان بۆ بەڕێز و تەواوی ستافانی فریاگزاری سەرەتایی هەیە ئەرکێکی ئینسانی زۆر جوانە و هەموو جارێکیش لێرەوە ئێمە کۆمەڵ ڕێنماییمان وەرگرتووە تام جاران بەزی کوردیشەوە هاتووە بووکەکەمان مێدیەوەی کە هەموومان بتوانین سود لەم بابەتانە ببینین و ژیانی دەوروبەرمانی پێ ڕزگار بکەین